دوای بڕیارەکانی دادگای فیدرالی عراق و پشتیوانی بڕیاری جیاکردنەوەی دەستی دەنگەکانی هەڵبژاردن کە پێشتر لەلایەن پەرلەمانەوە پەسەندکرا بوو لە ئێستادا عێراقیەکان دەبێت چاوەڕێی چی بکەن. بڕیارەکەی دادگای فیدرالی بە واتای جیاکردنەوەی نزیکەی 11 میلیۆن کارتی دەنگدان دێت و لاژێر چاودێری ژمارەیەک دادوەردا بەڕێوە دەچێت کە لەلایەن پەرلەمانەوە لە شوێنی ئەنجومەنی کۆمیسیارانی سەربا کۆمیسیۆن دەستنیشان کراون. ئەمەش کاتێکی زۆر دەخانێت و پرۆسەیەکی ئاڵۆز دەبێت. لەمبارەیەوە حەیدەر سۆفی پسپۆڕی بواری یاسایی پێیوە پرۆسەی جیاکردنەوەی دەنگەکان و پەسەندکردنی ئەنجامەکان لانی کەم 4 مانگ دەخانێت. دەشڵێت ئەگەری هەیە جیاکردنەوەی دەستی دەنگەکان جیاوازی 3 بۆ 4 کورسی لە هەر لیستێکدا دروست بکات. لای خۆشیەوە تاریخ مەعموری شارەزای یاسایی دەڵێت جیاکردنەوەی دەستی دەنگەکان گۆڕانکاری تەنها لە ناوچەی سونی و کوردیەکاندا دروست دەکات. پێشیوە دەنگدانی دەرەوە هیچ کاریگەری نابێت لە سەرنجەمی دەنگەکان بۆ پێی تەنها لە سەدا 3 دەنگەکانی عێراق پێک دەهێنن. لالایکی دیکەوە موحسین سعدون سەرۆکی لیژنەی یاسایی پەرلەمانی عێراق ئاشکرای دەکات بڕیارەکەی دادگای فیدرالی گشتگیرە و دەبێت هەموو لایەنەکان پێیەوە پابەند بن. سعدون دەشڵێت باهۆی زۆری ساختەکاریەکانەوە ئەگەری هەڵوەشانەوەی ئەنجامی هەڵبژاردنەکانی هەندێک پارێزگا لە ئارادایە. سەبارەت بە مەترسی دروستبوونی بۆشایی دەستوری کە هەندێک لانی سیاسی ئاماژەی پێدەکەن باهۆی کۆتاییهاتنی ماوەی کارکردنی پەرلەمان لە کۆتایی ئەم مانگەدا. ئایماد یۆحەنا بڕیاردەری ئەنجومەنی نوێنەران پێی وایە ئەم مەترسیە لە ئارادا نییە بەو پێی کە دوای هەڵبژاردنەکانی 2014 باهۆی دواکەوتنی پێکهێنانی حکوومەتەوە عێراق بە دۆخێکی هاوشێوەدا تێپەڕیوە، بەڵام حکوومەت و پەرلەمانی ئەو کات با شێوەیەکی ئاسایی لە کاری خۆیان بەردەوام بوون.